خۆر چۆن خەڵق بووە؟ لە بۆشایە ئاسمانی نێوان ئەستێرەکانی نێو گالاکسی خۆمان و گالاکسیەکانی تریش بڕێکی یەکجار زۆر مەزنی بارستایی گاز و تۆز و خۆڵ هەیە کە بە پەڵەگازیە نێو ئەستێرەیەکان یان نێبڵایز یان ئەسودم ناسراون و لە دەرەنجامی گوشار و کاریگەری هێزی چێشکردنی خودی ئەو بارستە مەزنانە ناو جەرگەکانیان دەست بە چڕبوونەوە دەکەن و وردە وردە پلەی گەرمی ئەو شوێنە بەرز دەبێتەوە تا ئەو ئاستەی دەگاتە ڕوودانی یەکەم زنجیرەی کارلێکردنی ناوچی ئیدی یەکەم گەشانەوەی تیشتی ڕووناچی ناخی دڵی ئەستێرەکە دەست پێ دەکات و ئەستێرەی سەرەتایی یان پرۆتۆستار لەدایک دەبێ و فەلەک ناسانیش بەم دوایە دەیان و سەدان ئەستێرەی ئاوە تازە لەدایک بوویان دۆزیوەتەوە. بێگومان خۆریش لە سەرەتاوە وەک زانایان دەڵێن بەم شێوەیە خەڵق بووە و لە پاشماوەی ئەو پەڵەگازە مەزنەی کە پێشبینی دەکرێت بەر لە سنووری 4 ملیار و 600 ملیۆن ساڵ خۆری لێ دروست بووە. هەر لەسەر ئەو پاشماوانە هەسارە و پاشکۆیەکان و کلکدارەکانیشی لێ دروست بووە.